إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له شهادة تنجي قائلها من النار يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. وأشهد أن محمدًا عبد الله ورسوله، فصلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله وإياي أولاً بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة وصاحبها في النار. عزیزان و دانیشتوانانی ماڵی پەروەردیگار، سەلام و ڕەحەماتی خۆی پەروەردیگار برژە بەسەر هەموو لایەکمان. لەم خوتبەیەدا چینە خزمەت بابەتێک لەو بابەتانەی کەوا زۆر تەئکیدی لەسەر کراوە لە ئیسلامە و ئێمەی موسڵمانی لێ ئاگادار کراوەتەوە، ئەویش بابەتی پاراستنی ئەندامێکی لەشمانە، ئەو ئەندامەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام موژدەی لەسەر ئەدا. هەر کەسانێک، هەر ئیماندارێک یەکێک لەو ئەندامانەی خۆی یاخود ئەو دوو ئەندامەی کەوا لە حەدیثەکە هاتووە بپارێزێ و لە حەرامە بەکاری نەهێنێ، خوای پەروەردیگار زەمانەتی بەهەشتی بۆ ئەکا لە قیامەتە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێتە محامی لە بەرامبەر خوای پەروەردیگارە بەهەشتی بۆ بەدەست بێنێ. ئەویش چییە؟ نیعمەتی زمانە، ئەم پارچە گۆشتەی کە لە نێو زارماندایە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک ئەم پارچە زمان، ئەو پارچە گۆشتە کە زمانە لە نێو زاریایە بەکاری نەهێنێ لە شتی خراپ و لە نەمیمی و غەیبەت و دووزمانی و قسەهێنان و بردن بە خراپە، و هەروەها ئەو پارچە گۆشتەش کە لە نێو ڕانەکانیانە کە فەرجی ئینسانە بیپارێزێ لە شتی حرامە بەکاری نەهێنێ، خوای پەروەردیگار بەهەشتی لە بەرامبەر پێشکەش ئەکا. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زامینە و زەمانەتی بەهەشتی لە بۆ دەکا لەلایەن پەروەردیگارەوە. چونکە ئازیزانم، گەر تەماشای ئەو نیعمەتە گەورە بکەین، دوو سەرانەیە. جارە پێشەوەی بچینە باسی ئەوەی کە ئینسان دەتوانێت قسەی پێ بکا، با ئاوڕێک بدەینەوە لەو ئینسانانەی کە لاڵن کە خوای پەروەردیگار ئەو نیعمەتە گەورەی لێ سەندوونەتەوە، ناتوانن تعبیر لە ناخیان بدەن بەم پارچە گۆشتەی ناوزاریان. گەرداوای شتێک بکەن بڵێ پەرداغ ئاوێکم بەرێ، ناتوانێت تعبیر بدا، دەبێ بە ئیشارە پێت بگەینی کە تێنوویەتی یاخود برسیەتی یاخود پێویستی بە شتێکی ترە. دەی پێویستە لەسەر ئەو نیعمەتە گەورەیە یەکەم جار شکرانە گوزار بین لە بەرامبەر پەروەردیگارمان. ئینجا عەزیزانم، ئەم پارچە گۆشتەی ناوزارمان گەر تەماشای بکەین خوای پەروەردیگار چۆنی خوڵقاندووە. هەر لە سەرەتادا چەندین بربەستی بۆ داناوە بۆ ئەوەی تووشی هەڵە نەبی بە ئاسانی. گەر تەماشای بکەین لە سەرەتادا دوو لێوی بۆ خوڵقاندووە کە دائیمەن قەپات بێ کاتێک کە دەکرێتەوەش ئەم زمانە بەدەر ناکەوێ، و پاشان دیوارێکی بربەستی بۆ داناوە کە ددانەکانیەتی ئەو ئینسانە بە ئاسانی ناتوانێت قسە بکە،
تاوەکو ددانەکانی نەبنەوە. بۆ چونکە ئەم زمانە شەڕەنجێزە، خراپەکاری زۆر پێ ئەکرێ ئەگەر هاتو ئینسان ئاگاداری نەبێ. ئەوە تا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرموودەیەکی سەحیحە فەرمێ: إذا أصبح ابن آدم فإن الأعضاء كلها تكفر اللسان. ده فرمي هركاتيك بني آدم بياني أكاتوا همو اندامكاني لشي حواريا لبرزبيتوا حواركا لبرانبر زمانا ألين تي ألين اتق الله فينا أي زمان لخواب ترسا لبرانبر إيمدا دستا قاتا جوێتکەیە باقی ئەندامەکانی تر هاواریان لێ بەرزەبێتەوە. چونکە فإنما نحن بك، ئێمە هەر هەمومان پابەند و لکێنراوین بە تۆوە ئەی زمان. فإن استقمت استقمنا وإن اعوججت اعوججنا. ئەگەر تۆ ڕاستەڕێ بووی ئەی زمان ئێمەش لەگەڵ تۆدا ڕاستەڕێ بین، و ئەگەر خوا نەخواستا لا ڕێدا چووی و ڕێگای ڕاستەقینەی ئیسلامت بەردا و بەرە و گوناه و تاوان هەنگاودنا ئیعوەجەجنا، ئێمەش لەگەڵ تۆیە سەرگەردانە بین و سەرگەردانمانەکەی لەگەڵ خۆتە. بۆیە ئازیزانم زمان زۆر پێویستە ئاگاداری بین لە کاتێکەوە هەر قسەیەک ئەدرچێنین، هەر وشەیەک دەرەچێ لە زارمان، خوای پەروەردیگار دوو مەلایکەی داناوە لەسەر شانەکانمان ئایا نووسن: ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. هر شتێک لە زارت دەربچێ مەلایکەتێک دەینووسێ، یا بەخێر یا بەشەڕ. ئینجا واوەیلا لە بۆ کەسانەی کەوا بە هەڕەمەچی قسە فڕێدەن بەبێ ئەوەی فکر کاتەوە ئەم قسەیە تا چەند کاریگەری هەیە لە بەرامبەرەکەی، تا چەند دڵی بەرامبەرەکەت ئەزیەت ئەدەی، تا چەند دڵی بەرامبەرەکەشت خۆشەکەی. چونکە ئازیزانم وەڵڵاهی قسە هەیە لە چەقوێک لە شمشێرێک بە ئێش و ژانترە لە کاتێکەوە دڵی مسلمانی، دڵی برایەکە خوشکەکەت پێ ئازار ئەدەی. بۆیە دەبێت زۆر ئاگادار بین. هەر وەک شاعیر دەفەرمێ: جراحات السنان لها التيام ولا يلتام ما جرح اللسان. ئەو برینانەی بەهۆی شمشێرەوە دروست ئەبن بۆی هەیە ڕۆژێک چارە بکرێن و ساڕێژ ببن و چاک ببنەوە، بەڵام ولا يلتام ما جرح اللسان. هەرگیز و هەرگیز دڵێکی بریندارکراوی شکێنراو بە قسەیەکی زبری ناڕێک زۆر بە زەحمەت چە ئەبێتەوە وەکو خۆی لێ دێتەوە. بۆیە ئازیزانم زۆر جار وایە قسەیەک ئەکەین نازانین تا چەند ئەم قسەیە بۆگەنە لەلایەن خوای پەروەردیگارەوە پێی تاوانبار ئەبین کە بۆی هەیە چەندین ساڵ لە دۆزەخا پێی بچینە خوار. ئەوە تا خوای رب العالمین فەرمێ: قد أفلح المؤمنون. بەڕاستی سەرفرازن ئەو ئیماندارانەی چێن ئەو ئیماندارانە الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون. ئەوانن کە لە نوێژەکانیان خاشع و ملکەچ و دڵ و دەرونیان ئامادەیە لە نێو نوێژەکان، و هەروەها لە بەرامبەر قسەی پڕوپوچ و قسەیەک کە مانادار نەبێ و بێکەڵک بێ معرضون، پشتیان کردووە و گوێیان پێ نەداوە و وەڵامی قسەی لابەلا نادەنەوە. بۆ یازیزەکانم ئەمڕۆی سەردەمی تەکنەلۆژیا و فەیسبوک و ئەنتەرنێت و باقی سۆشیال میدیایەکانی تر بەڕاستی کارەساتێکی گەورەیە. ئینسانی ئیماندار دەبێت زۆر ئاگادار بێ هەر شتێک ئەنووسێ، هەر لایکێک ئەکا، لایک معنای پێم خۆشە ئەمن لەو شتێک کە بڵاو کراوەتەوە پشگیری ئەکەم، تەئییدی ئەکەم، ڕاست موافقم لەگەڵ ئەو ڕەیە و بۆچوونەی کە تۆ بڵاوت کردوتەوە. کاتێک کە لایکێک ئەکەین، کاتێک کە کۆمێنتێک ئەنووسین، کاتێک کە شێرێک ئەکەین و بڵاوی ئەکەینەوە، بەڵگەیە لەسەرەوەی کەوا تۆ لایەنگری ئەو شتەی، ئەو قەولە و ئەو ڕەیەی کەوا بڵاو کراوەتەوە.
اینجا ببێ ئەوەی ئاگادار بین ئایا و قسەیە ڕاستە یا درۆیە، تا چەند ڕاستە و تا چەند ناڕاستە. ئێمە خۆمان گونەهبار ئەکەین بەبێ ئەوەی بزانین ئەم لایک و کۆمێنتە لەسەرمان حیسابە لە ڕۆژی قیامەت. چونکە هەر شتێک کە لە سۆشیال میدیا بڵاوە بێتەوە لەوانەیە نەسڕێتەوە پاش چەندین هەزار ساڵ بمینێتەوە. هەر کەسێک تەماشای بکە، هەر کەسێک بە واستەی تۆوە گوناهێک بکە لەو لایک و کۆمێنت و قسانەی کەوا بڵاوی یەکەیتەوە، تۆ گوناهباری و گوناهەکەی ئەویش بۆ تۆ دێ هەتا ڕۆژی قیامەت. بۆیە بەڕاستی خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزە فەرمێ إن جاءكم فاسق بنبأ فتبينوا. ئینسانی ئیماندار نابێ هەندە سادە و ساویلکە بێ، هەر قسەیەکی بۆ کرا و بۆ باس کرا تەصدیقی بکە، بەڵکو دەبێت لێکۆڵینەوەی لێ بکە. ئایا تا چەند شتەکان ڕاستە تا چەند درۆیە. کاتێکەوە خەبەرێکە بیستین لە برایەکی خۆمان کە برایەکەمان تووشی هەڵەیەک بووە، تا تووشی تاوانێک بووە، تا تووشی گوناهێک بووە، ئەو ئەخلاق ئیماندار نییە بچی یەکسەر لایڤێکی لەسەر بکەیتەوە و حیا و شەڕەف و ناموسی لە تەنەکەی زبریکەی. بەڵکو ئاداب و ئەخلاقی ئینسانی ئیماندار ئەوەیە بچیە ماڵی یاخود تەلەفۆنێکی بۆ بکەی ئەگەر دەست پێی ناگا، ئەرێ برایەکەم شتێکی وا باز ئەکرێ لەسەر جەنابتە، ئایا شتەکە چۆنە؟ ئایا ئەو گوناها لە لای تۆوە ڕووی داوە یا ڕووی نەداوە؟ ئەگەر ڕووی داوە تەوبەیەکی لێ بکە، ئەگەر ڕووی نەداوە ئەوە سەترت ئەکەین و خوای گەورە لێت خۆش بێ و ئەوانەی کەوە گوناهەکەیان کردووە خوای گەورە هیدایەتیان بە. ئەوە ئەخلاقی ئینسانی ئیماندار ئازیزەکەم. بۆیە بەڕاستی زمان هەروەک باسمان کرد هەم نیعمەتێکی گەورەیە و هەم شەڕێکی گەورەش ئەگەر هاتوو ئینسان نەیزانێت چۆن جڵەوی ئەکاوت ئەیگرێ و بەرەو خێر ڕایەکێشێ. ئەوە تا پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی الصەلاة وەسسەلام من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. ئەفەرمێ هەر کەسێک ئیماندارێکی ڕاستەقینەیە بە ئەگەر قسەی خێر ئەزانێ قسەی خێر بکە، ئەگەر قسەی خێر نازانی فەلیەسمت بێدەنگ بە، بێدەنجی هەڵبژێرە. ئازیزەکەم گوێچکەی ئینسان هیچ بربەستێک نییە لە پێشیە، بۆ بربەست نییە بۆ ئەوەی زیاتر گوێبیست ببی ئینسان، زیاتر وەربگرە نەوەک ببەخشە، چونکە ئەو وشەی لە زارت دەرەچێ ئەبیە بەندەی ئەو وشەیە ئەگەر هاتو وشەکە هەڵە بێ، تا لە زارت ماوە بەندەی تۆیە، بەڵام کە لە زارت دەرچوو دەستت بەر ئەبێ و لەوانەیە پێوەی بە هیلاک بچی. بۆیە ئازیزەکانم ئەو گوناه و تاوانانەی کە زۆر باون بە زمان ئەکرێ، دووسێ گوناحی زەقن کە ئینسانی ئیماندار ڕۆژانە ئەیبینێ و ئەیبیستێ و بە چاوی سەر لەوانەیە لە بەرامبەرەکانماندا بیان بینین. یەکەمیان غەیبەتە. غەیبەت یەکێکە لەو گوناهانەی ئازیزەکانم بەداخەوە کە زۆر باوە لە نێو مسلمانان کە خوای پەروەردیگار لە وەصفی غەیبەتە فەرمێ أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه. ئایا هەر یەکێک لە ئێوە حەزەکە گۆشتی براکەی خۆی بە مرداری بخوا؟ نەخێر. کاتێک کە برایەکەت غەیبەتی برایەکە دەکەی وەکو ئەوەیە گۆشتیت خواردبێ. فەکەریهتموه، لەگەڵ ئەوەش پێتان ناخۆشە ئەمە بکەن و ئەم تەکلیفەتان لێ بکرێ. بەڵام بەداخەوە بەبێ ئەوەی گوێ بدەینە ئەوەی کە ئەو برایەمان لە دڵەوە بریندار ئەبێ، لۆی هەیە خێزان و ماڵ و عایلەکەی لێ هەڵبۆشێتەوە، لۆی هەیە ماڵ و سەروەت و سامانی تێدا بفەوتێ، زۆر جار وایە بوختانێک یاخود غەیبەتێک ئەبێتە هۆی ئەوەی کەوە ئینسانێک لە نێوبەری. واللهی زانایانە فەرموون ساحیر
بە چەندین ساڵ ناتوانێ ئەم مەشاکل و ئەم فتنانە بخڵقێنێ وەکو کەسێکی غەیبەتکار ئەیخڵقێنێ، وەکو کەسێکی نەمام ئەیخڵقێنێ. ئەوە تا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کە ڕۆژێکیان لە نێو سەحابەکانە دانیشتبوو فەرمووی ئەتەدرونە مەنی الغەیبە، ئایا زانن غەیبەت پێناسەی چییە و چۆنە؟ فەرمویان الله وەرەسوولوه ئەعلەم، خوا و پێغەمبەری خوا ئەزانن لە ئێمە زیاتر. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ذیکڕوکە ئەخاکە بیما یەکڕە، باسکردنی براکەت بە هەر باس و خواسێک بەوەی کەوا پێی ناخۆش ئەگەر جێی لێ بێ. کاتێک باسی یەکێکەکەی وادا بنێ ئەم کەسەیە لای تۆیە، ئەگەر گوێی لێ بێ ئەم قسانەی تۆی پێخۆشە یاخود پێی ناخۆشە. ئەگەر پێی ناخۆش بوو ئەوە بزانە غەیبەتە، بزانە غەیبەتیت کردووە. قیلە پێیان فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەڕەئەیت ئین کانە فی ئەخی ما ئەقول، ئەدی ئەگەر ئەو شتێک کە باسمان کرد لە نێو سیفەتەکانی ئەو ئینسانە وجودی هەبوو، وەکو بڵێ ئەوە سیفەتیتی دەڵێن سیفەتیتی کاکە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئین کانە فیه ما تەقول فەقەد اغتەبتە، ئەگەر ئەوەی تێیدا هەبوو لەو سیفەت و قسانەی کەوا باسی ئەکەی لە نێو مەجلیسەکەیە، ئەو ئەسلی خۆی ئەوە غەیبەتیت کردووە، ئەوە ئەسلی غەیبەتەکەیە. ئەی وئین لەم یەکن فیه، ئەگەر ئەو سیفەتانەی کە تۆ باسی ئەکەی تێیدا وجودی نەبوو فەقەد بەهەتە، ئەوە بوختانت پێی کردووە، بوختانت بۆ هەڵبەساوە. قڕ بەسەر ئەو کەسەی کەوە زاری نابەستێ 24 سەعات لە عەرز و ناموسی خەڵکا ئەدوێ و باسەکا و لایک و کۆمێنت بۆ خۆی خڕەکاتەوە، بەڵام نازانێ گوناه و تاوانێکیش بۆ خۆی خڕ ئەکاتەوە بۆ قیامەتی، کاتێک کە ئەمرێ بە خەبەر دێ بزانێت چی بەسەر هاتووە. واوەیلا بۆ ئەو کەسەی کەوا پاراخوا بە عەرز و ناموسی خەڵک بۆ ئەوەی لە دنیادا باش بژی و خۆش بژی و تەندروست بژی. بۆ یازیزانم دووەم گوناه و تاوان کە زۆر سەختە ئینسان خۆی لێ بپارێزێ نەمیمەیە. نەمیمە معنای ئەوەیە کاتێک کەوا ئینسان قسەیەک ئەهێنێ لە برایەکەوە بۆ برایەکی تر، تەنها قسەکە ئەگوازێتەوە. ئەگەر قسەکەش ڕاست بێ، مادام قسەکە فتنەی لێ دەخڵقێ، ئەم ئینسانە نەمامە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لا يدخل الجنة نەمام، بۆنی بەهەشت ناکا ئەو کەسەی کەوا لە نێو خەڵکیە قسە ئەهێنێ و ئەبا و ناتێتە بەهەشت. بۆ یازیزەکانم زۆر جار وایە یەک قسە هینان و بردن مەسلەحەت و داهاتووی ئینسانێک وێرانەکە. زۆر لە ئینسانەکان تووشی گوناه و تاوان ئەکبن و ئێمەش تووشی گوناه و تاوان بووینە، بەڵام خوای پەروەردیگار خودایەکی ڕەحمان و ڕەحیمە، دەرگای تەوبەی دانەخستووە لە هیچ بەندەیەک. کاتێک ئەو بەندە ئەگەڕێتەوە و تەوبە ئەکا، مانای ئەوەی نییە ئەتوو لە هەموو دەقە و سەعات و چرکە ساتێک گوناهەکەی بەسەر و چاویدا بدەیتەوە. ئەو ئینسانە تەوبەی کردووە، گەڕاوەتەوە لای خوا، چەندین کەس شەهادەی حەق و باشی بۆ ئەدەن. پێویستە ئینسانی ئیماندار دڵپاکانە و دڵڕەوایانە چۆن خوای پەروەردیگار دەرگای ڕەحمی خۆی دانەخستووە بەسەریە، ئێمەش بە ڕەحم و بە سۆز و میهرەبان بین لە بەرامبەر یەکتریا، بۆ ئەوەی خوای پەروەردیگار ڕەحممان پێ بکا و سۆز و ڕەحم و عەتفی خۆی بەسەرماندا بڕشێنێ. بۆ یازیزەکەم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کە ڕۆژێکیان بەلای دوو قەبرە تێپەڕێ، لەبەر عەزابدانی ئەو دوو قەبرە هەڵوەستەیەکە کاو ڕائوەستێ. ئینجا فەرمێتە سەحابەکان و هاوڕێکانی گەری ئەزانن ئەم دوو قەبرە بۆچی عەزاب ئەدرێن ئێستا کە و ئازار ئەچێشن لە نێو قەبرەکانیان؟ فەرمویان نەخێرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. فەرمووی یەکێکیان صفەتی وابوو لە دنیادا قسەی ئەهێنا و ئەبرد لە بەینی خەڵکیە، بۆیە ئێستا لە نێو قەبرەکەی خۆیە حەساوە نییە، تا ڕۆژی قیامەت ئازار ئەچێژێ و عەزاب ئەدرێ، خوا پەنامان بدە. بۆیە
ئەم گوناهە گوناهێکە بە زمان ئەکرێ. ئەم زمانە ئەبێ جڵەوی بکەی ئازیزەکەم. ئەگەر جڵەوی نەکەین وەڵڵاهی جڵەومانەکا بۆ جەهەنەم، جڵەومانەکا و ڕامان ئەپێچێ و ڕامان ئەکێشێ بەرە و عەزاب و ئەشکەنجەکانی قەبر و قیامەت. بۆیە زۆر واجبە و پێویستە لەسەرمان چی ئەڵێین کاتێک ئەیڵێی پێش ئەوەی بیڵێی فکری لێ بکەوە، بزانە نابێتە هۆی ئازاری خەڵکانێک ئینسانێک، نابێتە هۆی ئەوەی کە مشکلەیەک بخڵقێنی لە نێو عائیلە و خێزانێک، نابێتە هۆی ئەوەی کە مستەقبەل و داهاتووی کەسێک وێران بکەی و بشێوێنی ئینجا دەری ببڕە. و کۆتاهەمین قسەم ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ڕوو لە مەعاذ ئەکا و ئەفەرمێ ئەی مەعاذ، ئەزانی کە زۆرینەی خەڵکی لە ڕۆژی قیامەتە ڕاپێچ ئەکرێن بۆ جەهەنەم لەسەر چییە؟ ئەویش ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا نەخێر صلی الله عليه وسلم، ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ئیشارەیەک دەست ئەداتە زمانی خۆی و زمانی ئەگرێ و ئەفەرمێ فأخذ بلسانه فقال كف عليك هذا يا معاذ. ئەی معاذ، ئاگاد لەم پارچە گۆشتەی ناو زارت بێ، ئاگاد لەم زمانە بێ، تون بێگرە و نەهێڵی کە غەڵەت بکا و قسەی هەڵە و پەڵە بکا. معاذ ئەڵێ ئەی پێغەمبەری خوا، ئایا ئێمە لەسەر ئەو شانەی کە دەیڵێین محاسەبە ئەکرێین؟ پێغەمبەری خوا فەرمێ ثەکیلەتکە ئوموکە یا معاذ، دایکت واوەیلا و شینت بۆ بجێڕێ ئەی معاذ، فهل يكب الناس على وجوههم أو على مناخرهم إلا حصائد ألسنتهم. أفرميتن ئەوانەی کە لەسەر ڕووە ڕائەکێشرێن بۆ جەهەنەم کەسانێکن تاوانێکی ئەو تۆیان نەکردیە، بەڵکو تاوانەکانیان زمانەکانیان بووە کە بۆتە هۆی ئەوەی ماڵی خەڵکیان پێوێران کردووە. یا ڕەبی خودایە زمانەکانمان بپارێزی لە قسەی هەڵە و پەڵە و ناخۆشی و غەیبەت و نەمیمەت و قسەی خراپ بۆ ئەوەی نەبینە هۆکارێک بە واستەی زمانەکانمانەوە بەرەو جەهەنەم بەڕێ بکرێن. یا ڕەبی خودایە لە گوناهەکانمان خۆش ببی، قەڵەمی عەفو بێنی بەسەر تاوانەکانمان، لە گوناهی دایک و باوکمان خۆش ببی، زمانەکانمان پاڵاو بکەی و تەڕ بکەی بە ذکری خۆت یا ئیلاهی یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على محمد وآله وصحبه أجمعين. نبهني الله وإياكم عن نومة الغافلين، وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين. الحمد لله، الحمد لله ما توفيقي والاعتصامي ولا حول ولا قوة إلا بالله، عليه توكلت وإليه أنيب. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبد الله ورسوله، فصلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله الكريم وطاعته. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات، المسلمين والمسلمات، الأحياء منهم والأموات، من أهل السنة والجمعة والجماعات. اللهم احفظ لساننا يا رب العالمين من كل شر وسوء وفساد. اللهم من أراد بنا وبالإسلام والمسلمين خيرا فوفقه لكل خير، ومن أراد بنا وبالإسلام والمسلمين سوءا أو شرا فصب الشر على رأسه يا عزيز يا جبار. آمين آمين. الحمد لله رب العالمين. أقيموا الصلاة يرحمكم الله.